عێراق کە بە وڵاتی دووڕووبار ناسرا بوو، ئیتر چیتر وڵاتی دووڕووبار نییە، جگە لەوەی ئاوی دیجلە و فرات زۆر کەمی کردووە، ئێستا زۆر پیسیشە بۆتە سەرچاوەی دەیان و سەدان جۆر نەخۆشی لە ناویشیانە شێرپەنجە بۆ تەواوی خەڵقی عێراق. بەڵام ئەوەی کە مێش میوانی نییە حکوومەتی عێراق و پەرلەمانەکەشێتی هەر ئەستەن ئاگایان لێ نییە ئەو پارە زۆر و زەبەلاحەی دێتە عێراقەوە کەس نازانێ بۆ چۆچێ کەم تەرکەمی تەواویان پێوە دیارە و هیچ ئاگایان لە ئاوی دیجلە و فرات نییە. هۆکاری ئەمە چییە؟ ئایا ئیتر عێراق بەرەو چۆ دەچێ ئەگەر زوو فریای خۆی نەکەوێت؟ قسەمان لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان دەبێت. میوانەکەمان زۆر بەڕێز تەحسین موسەوی شارەزای بواری پیسبوون و بە بیابان بوون و وشکە ساڵی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز موسەوی شەوتان باش، سوپاسانەکەین کە بەشدارن لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین کاریگەری کەمبوونەوەی ئاوی دیجلە و فرات و پیسبوونی بەو شێوەیە کە لە هەواڵەکانیشدا هاتبوو لەسەر تەندروستی تاک بە گشتی ئەوجا لەسەر ژینگەی عێراق چییە؟ سەرەتا ئێوارەتان باش، ئێوە و تەواوی بینەرانی کەناڵی کوردستان 24 خۆشحاڵم کە لەگەڵ ئێوەم. زۆر سپاس کە منتان بانگێش کردووە. لە ڕاستیدا پیسبوونی ژینگەیی کە ئێوە باستان کرد و زیادبوونی گازە ژەهراویەکان و زبڵ و پاشماوە هۆکاری زۆری هەیە. بەشێکی هەرە زۆری پەیوەندیدارە بە دۆسیەی ئاو کە سەرچاوی سەرەکیە، بەڵام لێکەوتەی دیکە هەیە. لێرەدا دۆسیەکە دەکەوێتە ژێر دوو خاڵ. یەکەم هۆکاری دەرەکی کە چۆن وڵاتانی دراوسێت چۆن بەشداری بەو ئاوە دەکەن و هاوبەشی پێ دەکەن بە گوێرە ڕێککەوتن و پرۆتۆکۆلەکان لەگەڵ عێراق هاوبەشی بە ئاو بکەن. دووەم ئیدارەدانی سەرچاوەکانی ئاوە کە ئەویش لە ناوخۆی وڵاتدایە. زۆر بەداخەوە دەبینین ئەم دۆسیەی دووەمە پاشەکشەیەکی زۆری پێوە بەدیکراوە. هۆکارەکەش هۆکاری سەرەکی ئەوەیە دەکرێت گوێ پێنەدانە بۆ دۆسیە یاخود دوورخستنەوە و هەڵاتنە لەو دۆسیەیە لەلایەن حکوومەتە بەدوای یەکەکان، چونکە گرنگیان پێدا نەداوە، گرنگیان بە گۆڕانکاری کەش و هەوان نەداوە، گرنگیان بە هۆشداری نێودوڵەتیەکان نەداوە، گرنگیان بە کەمبوونەوەی ئاو نەداوە کە قەیرانێکی جیهانیە. یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکانیش ئەوەیە ژمارەی مرۆڤ زیادی کردووە، باشە خواست لەسەر ئاو زیادی کردووە. ئەمە ژوای کردووە خواست زۆر بووە، بەڵام دابینکردنەکە کەم. زۆر باشە بەڕێز موسەوی. بەڵام ئێستا خاڵێکی تر هاتوۆتە پێشەوە، تێکەڵبوونی پاشەڕۆی کارگەکان بە ئاوی دیجلە و فرات. تەنانەت بە پێ راپۆرتەکان دەڵێن پاشەڕۆی نەخۆشخانەکانیش دەکرێنە ناو ئاوی دیجلە و فراتەوە. حکوومەتی عێراقیش بە تەواوی لێی بێدەنگ نییە. پێدوانیە ئەمە تاوانێکە دەرحەق بە تاک بە تاکی عێراق دەکرێت. سيدي الكريم بەڕێزم، سەرەتا هەروەک گوتم بەشی عێراق پشت بە ئەو ئاوە دەبەستێکە لە وڵاتانی هاوبەش پێکردن بە ئاوە بۆی دێت. کاتێک عێراق دەگاتە سنووری عێراق و دواتر لە خاکی باڵین لە بەنداوە سەرەکیەکان بەردەدرێتەوە، هەموو ئەوانێک کە لە تورکیا و لە ئێرانەوە سەرچاوە دەگرن بە کوواڵەتیەکی زۆر باش دێت، بە گوێرەی ستانداردە جیهانیەکان دەبێت. بەڵام کاتێک ئاو دەگاتە بەغدا و خوارووی بەغدا یاخود فراتی ناوەڕاست و ناوچەکانی باشووری عێراق
لەوێ ئاوەکە پیس دەبێت ڕێژەی پیسبوون زیاتر دەبێت ئەمەش هۆکارەکەی ئەو کللتور و تێگەیشتێکە لە ناوچەکەدا هەیە هیچ کللتور و تێگەیشتێک نییە بۆ پاراستنی ژینگە لە نێو کۆمەلگای عێراقیدا ئەمەش نێردەی نەتەوە یەکگرتوەکان لە دووەم کۆنگرەی بەغدا هۆشداری لەو بارەیەوەدا باسی لەوە کرد دەبێت ئەو کللتورە لە پەروەردەکردن لە منهەجەکانی فێربوون و خوێندن باز بکرێت قوتابی فێر بکەن دامەزراوەکانی لە ڕاستیدا دامەزراوەکانی حکوومەت دەستدرێژی دەکەنە سەر حەوزی ئاو بەر لە هاوڵاتی بۆ نمونە وەزارەتی تەندروستی نزیکەی 20 بۆ 40 نەخۆشخانەی ئەهلی هەیە لەوێ پاشماوەکانیان فرەت دەنە نێو ڕووبارەوە ئەو جارە لەلایەکی تریشەوە ئاوی قورس زۆر باشە دەدێرنە نێو ڕووبارەکان زۆر باشە بەڵام بەڕێز موسەوی چەند ئەمە هۆکاری با بڵێن تاکە و وریایی تاکە لەسەر پاراستنی ژینگە بەڵام ڕۆڵی حکوومەت چییە ڕۆڵی حکوومەت دەبێت ڕۆڵێکی سەرەکی بێ ڕێگری بکە لە پیسبوونی ئاوی دیجلە و فورات کە ئیتر بەبێ ئاو خەڵکی عێراق ناژی ئێستا ئەو هەموو نەخۆشیە لە ناوەڕاست و خواروی عێراق بڵاو بۆتەوە هۆکارەکەشی پیسبوونی دیجلە و فوراتە بۆچی حکوومەتی عێراق دەستە وستانە هیچ ناجوڵێ هیچ قسەیەکی نییە لەگەڵ هاوڕام بە تەواوی هاوڕام لە دەستنیشانکردنی بەرپرسیارەتی بەڵام کێشە گەورەکە ئەوەیە هەروەک گوتم دامەزراوەکانی حکوومەت هەر خۆیان پێش هاوڵاتی پێشێلکاری ئەنجام دەدەن گرنگی بە ژینگە نادەن لێرە پامێکی ڕێنیشاندەری بڵاو دەکەینەوە ئایا بەرپرسیار کەسانی بەرپرسیار دەبێت بەرپرسیاران ئەوانی بەرپرسیارن دەبێت لێ پرسیاران لەگەڵ بکرێت لە کاتێکدا لە قورآن بە گوێرە ئاەتەکانی قورآن مامەڵە ناکەن بۆ نمونە ئەو بڕیارانی لە حکوومەتی فیدرالی دەرکراوە لە ئەنجومەنی پارێزگاکان دەرکراوە دەبینین ناکۆکیەکی بەردەوام هەیە خۆیان کارەکان بەباشی جێبەجێ ناکەن و دەیانوێت لێپرسین و لەگەڵ خەڵک بکەن پێشێلکاری دەکەن لە ڕووی ژینگەوە خۆی سزای نێودەوڵەتیە لەسەر کەسێک کە ژینگە پیس دەکات خودای گەورە هەموو بوونەوەرەکانی دروست کردووە لەو پارچەیەدا لەم خاکەدا بەڵام گرنگی بە ناوچەکە نادرێت دەبین غازێکی زۆر هەیە پیسی زۆر هەیە گۆڕینی ژینگە بە بەردەوامی دەبینین ئەمەش تۆڵەسەندنەوەی سروشتە دەرهەق بە مرۆڤ کە مرۆڤ چەندە درڕندە بووە بەڵام لە حکوومەت هیچ یەکەیەک بۆ چارەسەرکردن دروست نەکراوە یاخود بۆ جیاکردنەوەی پیسی و پاشماوەکان یاخود ئاوی قورس لە ئاوی ڕووبار لە ڕاستیدا ئاوی ڕووبار ئێستا وەکو زبڵدانێکی لات و خەڵک وەکو زبڵدان بەکارێنن و بۆتە کللتور کاتێک سەیری کوواڵەتی ئاو دەکەی من بە بەڵگەنامە قسە دەکەم بە تاقیکردنەوەی تاقیگە نێودەوڵەتیەکان قسە دەکەم ئێستا ئەو ئاوەی لە خوار حەوزی ڕوستەمیەیە ئاوەکە پڕە لە مادەی پێترۆکیمیایی کە دەبێتە هۆی دروستبوونی شێرپەنجە مرۆڤ ناتوانێت بەکاری بێنێ ئەگەر داتامان هەبێت سەرژمێریەکمان هەبێت بۆ ژمارەی ئەو کەسانی نەخۆش کەتونە بەهۆی ئاو یاخود نەخۆشیانی کە کەڵەکە دەبن لەوانەیە ڕاستە و خۆبەدی نەکرن بەڵام سیرکە شێرپەنجە لە باشووری عێراق چەند زیادی کردووە دواتر سیر دەکەین ئەمە هەمووی هۆکارەکەی چی هۆکارەکە پیسبوونی ژینگەیە پیسی ئاوە ئەگەر تێبینی بکەین ڕێژەی پشتێنەی سەوز بوونی نییە زۆر نزمە دەبینین خۆڵبارین بە دوای خۆیدا دێنێت جگەل لەمەش کە دەبینین ژینگە دەبواە بپارێزرێت هەمە زۆری زیندەوەرەکان لە ڕوبەرە ئاویەکان دەبواە بپارێزرێت بەڵام هەمووی وێران کراوە هەمووی پیس بووە هەمووی زیانی پێگەیشتووە زۆر باش بەرپرسیارەتی حکوومەتە و ئەمەش خەمخۆری حکوومەتی لێبەدی نەکراوە تەمبەڵ بووە کارەکەی نەکردووە زۆر باشە زۆر بەڕێز تەحسین موسەوی شارەزای بواری پیسبوون و بە بیابان بوون و وشکە ساڵی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەو باش.